دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی ماوەی زیاتر لە 30 ساڵە بە هاوبەشی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن و لە هەردوو حاڵەتی شەڕی نێوانیان و ڕێکەوتنیشیاندا هاوڵاتیان زیانیان بەرکەوتووە و باجی دەسەڵات و حکومڕانیە و دوو حزبەیان داوە. لە دوای سەردەمی دەرکەوتن و سەرهەڵدانی بازرگانی نەوتیشەوە لە هەرێم دیسان هاوڵاتیان بوونە قوربانی چاوچنۆکی و خۆدەوڵەمەندکردنی بەرپرسانیە و دوو حزبە و کۆمپانیاکانیان. هەریەک لە پارتی و یەکێتی لە ئێستادا دۆخێکی داسەپاویان لە هەرێمی کوردستان کردووەتە ئەمری واقع و هەریەکەیان زۆنێکیان بۆ خۆیان و دەسەڵاتەکەیان جیا کردوتەوە کە لە ژێر پەردەی حکوومەتی هەرێمدا بەڕێوەی دەبن. هەر زۆنێک لەلایەن یەکێک لەو حزبانەوە بەڕێوە دەبرێت و هەموو دەسەڵاتەکانی ئەو زۆنەی لەلایە. ئەگەرچی ئەو دوو حزبە جارجارە و لە سەروبەندی نزیکبوونەوەی هەڵبژارنەکاندا لێدوانی ئاگرین دژی یەکتر دەدەن و هەندێک جاریش دەگات ئاستی جوڵاندنی هێزی سەربازی، بەڵام ئەوەی لای خەڵکی هەرێم ڕووناکە و دوو حزبە تا ئێستاش دوو هاوبەشی سەرەکی و استراتیژین لە بەڕێوەبردنی هەرێمی کوردستان و لە کەموکوڕی و قەیرانەکانیشدا هەر یەکەیان پشکی شێریان بەردەکەوێت. چەندین جاریش بەرپرسانی هەردوو حزب جەختیان لەوە کردوتەوە کە ئاگاداری تەواوی دۆسەی نەوت و داهاتەکانن، هەر وەک چەندین جار ڕایان گەیاندووە کە هیچیان ناتوانن بەبێ ئەویتر لە کوردستان حکومڕانی بکەن. ئەگەرچی ئەوە لای هاوڵاتیانی هەرێم ڕووناکە حکوومەتی هەرێم تەنها چوارچێوەیەکە و پارتی و یەکێتی دوو ئیدارەیەکی ڕانەگەیەنرا و پیادە دەکەن، بەڵام ناوەناوەی یەکتری تۆمەتبار دەکەن و هێرشی ڕاگەیاندن دەکەنە سەر یەکتر و بەو هۆیەوە دەیانەوێت خۆیان لە بەرپرسیارەتی سەرهەڵدانی قەیرانە جۆراوجۆرەکان بدزنەوە. بەهۆی بوونی کێشەی دارایی لە بانکەکانی سلێمانی و نەمانی پارە و کەمبوونەوەی داهاتی ناوەخۆوە، پارلەمانتارانی پارتی ڕاستەوخۆ یەکێتی بە دیارنەمانی ئەو داهاتانە تاوانبار دەکەن. ئەوان ڕای دەگەێنن لە هەولێر و دهۆک کێشەی نەمانی پارە لە بانکەکان نییە. لە بەرامبەریشدا پارلەمانتارانی یەکێتی ڕای دەگەێنن پارتی دەستی بەسەر داهاتی نەوت و داهاتەکانی ناوخۆی زۆنی زەرد داگرتووە کە بەوتەیەوان بڕەکەی چەندان هێندەی داهاتە ناوخۆیەکانی زۆنی سەوزە. لە دوایین جەنگی ڕاگەاندنی نێوان یەکێتی و پارتیشدا باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی هەڕەشەی توندی ئاراستەی لایەنی بەرامبەر کرد لەبارەی هەڵبژاردننی داهاتووی هەرێم و دۆسەی نەوت و هەناردەکردنی غازەوە. ئەمەش لە کاتێکدایە یەکێتی لە هەر سێ سەرۆکاتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و پەرلەماندا بە سەرۆک یان بە جێگر بەشدارە و ئەو داهاتانی دێنە زۆنی سەوز هاوشێوەی داهاتەکانی زۆنی زەرد نادیار و ناڕوونە و هیچ زانیاریەکی ڕاست و دروست و باوەڕپێکراو لەبارەی داهاتەکانەوە ناخرێتە بەردەم پارلەمان و دەستگا چاودێریەکان.